میوانانی عزیز و بەڕێز بەخێربێن، خۆشحاڵین لە دووەمین دیداری شێخی شاعیران لەگەڵمانن. بە ناوی ڕێکخراوی کوردستان دیالۆگ سوپاسگوزار و خۆشحاڵین کە لە هەر شار و شارۆچکەیەکی کوردستانەوە تەشریفتان هێناوە. ئێستاش چەند خولەکێک بە پێوە ڕادەوەستین بۆ گیانی پاکی شەهیدانی ڕێگای ڕزگاری کورد و کوردستان و سەرجەم ئەو نووسەر و ئەدیب و ڕۆشنبیر و هونەرمەندانەی کە خزمەتی بزافی ڕۆشنبیری کوردیان کردووە. نەمری بۆ شەهیدان. ئێستاش وتاری ڕێکخراوی کوردستان دیالۆگ لەلایەن سەرۆکی ڕێکخراو سەربەست مەنمی پێشکەش دەکرێت. با بفەرمێ. ئامادەبوانی بەڕێز میوانانی قەدرگران بەخێر بێن. بە ناوی ڕێکخراوی کوردستان دیالۆگەوە خۆشحاڵین و بەخێرهاتنتانەکەین. سوپاس بۆ ئەم ئامادەبوونە جوانە لە دووەمین دیداری شێخی شاعیران و پیری عاشقان مامۆستا حەسیب قەرداخی. ئەوەی ئەمڕۆ لەم هۆڵای بینین لە کۆکردنەوەی جیاوازیەکان و دیدگا و کۆکردنەوەی دیدگا و ڕوانگە جیاوازەکان هەر لە سەرتاوە بەشێک بووە لە ئەجندا و کارنامەی ڕێکخراوی کوردستان دیالۆگ لەوەی بتوانین جوانەکانی ئەم وڵاتە
کەسایەتی و هونەرمەند و ڕۆشنبیر و نووسەر و سیاسەتمەدار و تێکۆشەرانی ئەم وڵاتە هەموو لە سەر سەکۆی کوردستان دیالۆگ پێکەوە بە ئامانجی خزمەتی چاکەی گشتی کۆ بکەینەوە و خزمەتێک بە بزافی ڕۆشنبیری کوردیمان بکەین. بەخێر بێن و ئەم هاتنەتان بەرزە نرخێنین، خۆشحاڵتان کردین بەم هاتنەتان. و پێم خۆشە بە خێراتنێکی تایبەتی ڕێزداران کاک محەممەد حاجی مەحموود، کاک مەلا بەختیار، کاک سالار عوسمان بەڕێز بریکاری وەزارەتی ڕۆشنبیری، بەڕێزان پارێزگاری سلێمانی و هەڵەبجا کاک دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر و کاک ئازاد تۆفیق و کاک سعید سەلیم بەرپرسی لقی چواری پار دیموکراتی کوردستان، کاک حەسەن شێخ عەلادین لە نووسینگەی تایبەتی ڕێزدار کاک نەشیروان بارزانی بکەم و بە خێراتنی هەموو ئەو کەسایەتیانە بکەین لە چەشنی کاک زاهیر کەریمە ڕاش، کاک جوتیار بۆسکانی، مامۆستا هونەرمەند، مامۆستا ئەنوەر قەرەداخی و هەموو ئەو نووسەر و ڕۆشنبیر و ئەدیب و کەسایەتیانەی کە ئەمڕۆ پشکدارن هاوبەشن لە بەرزڕاگرتنی دووەمین ساڵیادی شێخی شاعیران مامۆستا حەسیب قەرەداخی. و پێم خۆشە لە دەستپێکی وتارەکەش سوپاسێکی تایبەتی نووسینگەی تایبەتی ڕێزدار کاک نەشیروان بارزانی بکەم کە لە ماوەی 4 ساڵی کاری ڕێکخراوەی کوردستان دیالۆگ و لە هەردوو دیداری شێخی شاعیران مامۆستا حەسیب قەرەداخی هاوکار و پشتیوان و هەماهەنگمان بوون. و سوپاسێکی تایبەت بۆ کاک سعید سەلیم بەرپرسی لقی چوار کە بە درێژایی کاری ڕێکخراوی کوردستان دیالۆگ هاوشانمان بووە، پشتیوانمان بووە. و سوپاس بۆ تەلەڤیزیۆنە جوانەکەی سلێمانی، کەناڵی سلێمانی کە لە ڕووی تەکنیکیەوە هاوکاری زۆریان کردوین. سوپاس بۆ مامۆستا بورهان محەممەد کە هونەرمەند بورهان محەممەد کە ئەمڕۆ بەشێکی چالاکیەکان بەڕێزیان پێی هەڵەسێت. و سوپاس بۆ هەموو ئەو کەسایەتی نووسەر، هونەرمەند، ڕۆشنبیر، ئەدیب، هەموو ئەو جوامێرانەی کە لە ماوەی ئەم 4 ساڵەیە جوهدیان کرد، پشتیوانمان بوون و بوونە هۆکاری ئەوەی کە ئێمە لە کوردستان دیالۆگ بە خۆشحاڵی و بە شانازیەوە بڵێن لەم ماوەیە 95 چالاکیمان ئەنجام داوە و 14 کتێبمان چاپ کردووە، خاوەنی 2 پرۆژەی استراتیژی و درێژخایەن و دوورمەوداین، پرۆژەی بە کولتورکردنی خوێندنەوە کە یەکێک لە ئاریشەکانی کۆمەڵگەی ئێمە بە کولتور نەبوونی خوێندنەوەیە. لە درێژایی 4 ساڵە زنجیرەیەک چالاکی جۆرا و جۆر لە پانێڵ، دیبیت، سیمینار، چاپکردنی کتێب لە بواری بە کولتورکردنی خوێندنەوە لەژێر چەتری پرۆژەیەک بە ناوی کوردستان دەخوێنێتەوە. پرۆژەکەمان بەردەوامی هەیە و هاوکاتیش پرۆژەی دووهەمی استراتیژیمان پرۆژەی پەرەپێدانی دیالۆگی نیشتیمانیە. کارمان کردووە بۆ ئەوەی کە جیاوازیەکانی وڵاتە دید و بۆچوونە جیاوازەکان پێکاتە جیاوازەکان لەسەر سەکۆی کوردستان دیالۆگ لە ڕێگەی دیالۆگەوە پێک ئاشنا بکەین و هاوبەشی هەموو دەستگا کولتوریانە بکەین کە لەم وڵاتە بە قازانجی چاکەی گشتی و بە ئامانجی بەدیهێنانی دیالۆگێکی نیشتیمانی کارەکەن. بۆ ساڵی 2023 یەکێکی دیکە لەو پرۆژانەی کە سەرپێخین پرۆژەی پلاتفۆرمی تواناسازی گەنجانە کە کارمان بۆ کردووە و ئومێ دەکەین سێمین پرۆژەی استراتیژی ئێمە بە زووترین کات سەرپێ بکەوێ و بتوانین گەنجانی کوردستان، قوتابیانی زانکۆ، خوێندگەرمانی ئەم وڵاتە بە جۆرە لە جۆرەکان کوردستان دیالۆگ ببێت بە کەناڵێک بۆ خزمەتکردنیان و بۆ کۆکردنەوەیان و بۆ ڕەخساندنی دەرفەتێک تا ئەوانیش بەهرەکانی خۆیان لە بواری نووسین، لە بواری هونەر، لە بواری ئەدەبیات زیاتر بەگەڕ بخەن و ئێمەش لە خزمەتیان نابین. بەخێر بێن و خۆشحاڵین لەوەی کە ئەمڕۆ هەمومان پێکەوە کۆبووینەتەوە و دووەمین دیداری شێخی شاعیران مامۆستا حەسیب قەرەداخی بەرزە نرخێنین. پرۆژەی دیداری مامۆستا حەسیب قەرەداخی یەکێکە لە پرۆژە استراتیژیەکانمان کە ئێمە ساڵی پار ئەنجامماننا و هاوکاتیش ساڵی پار دیداری هەمیشە نوێبوونەوەی گۆرانمان ئەنجامما بۆ مامۆستا گۆرانی مەزن و ئومێ دەکەین لە ساڵانی داهاتوو بتوانین گەورە منەوەران، گەورە شاعیر و گەورە ئەدیب و گەورە هونەرمەندانی وڵاتە بەسەر بکەینەوە جارێکی تر لە ڕێگەی چاپکردنی بەرهەمەکانیان، دووبارە تۆمارکردنەوەیان و ئەنجامدانی توێژینەوە لەبارەیانەوە دەلاقە و دەواازەی تازە بکەینەوە بۆ ئەوەی کە نووسەران و هونەرمەندان و جوامێرانی ئەم وڵاتە هەم لە یاد نەچنەوە و هەم
ئێمە کۆمەکی خۆمان بکەین لە ڕێگەی بەرهەم و خامە و داهێنانەکانی ئەو مناوەرگەورانەوە. ئەمڕۆ یەکێک لەو دیوانان دومین دیوانمان چاپ کردووە بە ناوی فەرهەنگی ناخ کە سێ توێژینەوەی لە خۆ گرتووە. مامۆسایان کاک دکتۆر عەبدولخالق یعقوبی مامۆسا لە کۆلێژی ئاداب لە زانکۆی سەلاحەدین، مامۆسا ئەحمەد ڕەزا هونەرمەند و نووسەر کاک بیلال کەیوانی سێ توێژینەوەیان ئەنجام ماوە. هاوکات ئەو شیعرانەمان لە دیوانی فەرهەنگی خەم هەڵهێنجاندووە کە لە بارەی تەسەووفەوەن پێکەوە کردومان نەتە دیوانێکی جوان و پێشکەشی ئەوەی بەڕێز دەکەین و ئومێدیشەکەین کە بتوانین لەو بوارەیە لە بواری توێژینەوە و چاپکردنی کتێب و بەسەرکردنەوەی هونەرمەندان و ئەدیبان کاری باشتر بکەین. هاوکاتیش لە ماوەی 4 ساڵی کاری ڕێکخراوەیی کوردستان دیالۆگ یەکێک لە سێکتەرە سەرەکیەکانی کارکردنی ئێمە ڕێزلێنان بووە لەو هونەرمەندانەی کۆچیان کردووە و زۆر جاریش لەو هونەرمەند و نووسەر و ئەدیبانەی کە ئێستا لە ژیانمانان و لە ناومانان و بۆی هەیە بەشێکشان ئەمڕۆ لێرە ئامادەیان هەبێ. ئامانجمان بووە کە بەردەوام لە ڕێگەی سوپاس و پێزانین ڕێزلێنانەوە تەکریم و دەستخۆشی و پیرۆزبایی هەر شتێکە ئێمە پێمان بکرێت بۆ نووسەران هونەرمەندان ئەدیبان و ڕۆشنبیرانی ئەم وڵاتەی بکەین. ئەمڕۆ بە ئامادەبوون و حزوری جەنابتان ڕێزلێنان بۆ 28 کەسایەتی ناسرا و هونەرمەند و ئەدیب و جوامێر و سیاسەتماداری ئەم وڵاتەکەین کە زۆرینیان بە خۆشحاڵیەوە خەڵکی شارە حایەتەکە و سلێمانین و بەشێکشیان خەڵکی شار و شارۆچکەکانی ترن. ئومێد دەکەین کە ئێمە لە ساڵانی داهاتوو بتوانین دیداری مامۆستا حەسیب قەرەداخی بەردەوامی پێبین و کار و چالاکیەکانی کوردستان دیالۆگیش گەشە بکات و ئەو ئامانج و خەونانەی کە کۆمەڵێک گەنج 4 ساڵە پێوەوە مژۆڵ و سەرقاڵن پەرەی زیاتری پێبین و گەشەی زیاتر بکەن. بەخێر بێن، ئامادەبوونی ئێوە بۆ ئێمە سەروەت و دەزمایەکی گەورەیە. دووبارە بەخێر بێن و بە ئومێدی کاتێکی خۆش. زۆر سپاس بۆ کاک سەربەرز مەمنی سەرۆکی ڕێکخراوی کوردستان دیالۆگ. لە بەرهەمێکی کەناڵی تەلەڤیزیۆنی سلێمانیدا ئاشنا دەبین بە پوختەیەک لە کار و بەرهەم و ژیانی شێخی شاعیران حەسیب قەرەداخی. شێخی شاعیران پیری عاشقان حەسیب قەرەداخی لە ناوەڕاستی مانگی مایسی 1929دا لە گوندی سۆڵەی چرچەقەڵا لە قەرەداخ لە ناو خێزانێکی خوێندەواری بنەماڵی شێخانی مەردۆخی قەرەداخدا لەدایک بووە. مامۆستا شێخ عەلی باوکی مەلاو مامۆستای گوند بووە. مزگەوت و تەکیە و کۆڕی مەلاو فەقێیان، زیکر و تەهلیلە و ئەڵقەی دەروێشان، سۆز و مەقامی دەنگخۆشان، زرمەی دەف و نەوای شمشاڵ و نەیژەنان، شێعری نالی و مەحوی و سالم و کوردی و تاهیر بەگی جاف، حافظ و سەعەدی شیرازی، خەڵوەت کێشان و زوهد و هەژاری، غەم و پەژارەی بەرکوانووی ساردی ماڵە جووتیار و ڕاکە ڕاکی دوای بەرغەل و چاوەڕوانی ئێوارانی هاتنەوەی ڕان بەرەو ئاوایی. ئەو کەش و هەوایە بوو کە بناغەی هۆش و سۆزی حەسیبی مرد مناڵیان داڕشت و لە هەموو قۆناغەکانی ژیانیشیدا کەم تا زۆر ڕەنگیان داوەتەوە و سەدایان لە دووتوێی شێعرەکانیدا دەبیسترێت. تێکەڵبوونی شاعر بە دنیای سیاسەت لە ڕاپەڕینەکەی ساڵی 1948ەوە دەست پێ دەکات. سەرەتا لە ناو پارتی دیموکراتی کوردستاندا دەست بە تێکۆشان دەکات. دواتر ڕیزەکانی حیزبی شوێعی عێراق بۆ تێکۆشانی چینایەتی و نیشتیمانی هەڵدەبژێرێت. ئەو دوو ئەزموونەی ژیانی حیزبایەتی حەسیب قەراخی لە کات و سەردەمی خۆیاندا ڕێبازی شعر نووسینیان بۆ دیاری کرد و کاتێ کە لە ناو پارتیدا بوو شعرەکانی زیاتر هەڵگری دوژمی کوردایەتی و خۆشەویستی نیشتیمان بوو کە چوە ڕیزەکانی حیزبی شووعیەوە هەژاری، زوڵم و زۆر و تێکۆشان لە دژی دەرەبەگ و ئیستیعمار بوونە هەوێنی شعرەکانی. سەرباری کەم دەرامەتی و نەداری دەست و پەیوەندەکانی ڕژێمی پادشایەتی تەنیان پێ هەڵچنی و ناچار
لە ساڵی 1950دا ناو شاری سلێمانی جێهێشتووە و گەڕاوەتەوە بۆ زێدی خۆی لە قەرەداغ. سەر لە نوێ تێکەڵ بە کەش و هەوا و ژیانی سادەی گوند و کۆڕ و مەجلیسی شێخ و دەروێشان و ئەڵقەی زیکر و تەهلیلە و سۆز و نەوای دەفژەنان بۆتەوە. بەڵام ئەم جارەیان بە هۆشیاریەکی سیاسی و فکریەوە. کۆمەنیزم و ئاین، سیاسەت و دەروێشی، تێکۆشان و خەڵوەت، سرودی حەماسەت خوڵقێن و زیکر و فکری زاهیدانە، مەدەنیەت و سۆز بۆ سادەیی ژیانی جوتیارێکی گوندنشین و شوانی کوێرەدەیەک. هەموو ئەو هاو دژانە بە بەردەوامی لە یەک ناخی هەڵچوودا لە دژایەتی و لە یەکگرتنەوەشدا بوو. لە ڕەشبژیرەکەی دوای کودەتا خوێناویەکەی بەعسیەکان لە 8 شوباتی ساڵی 1963دا لەگەڵ هەزاران تێکۆشەری تر دەستگیر کرا و تا ناوەڕاستی ساڵی 65 لە نوگرە سەلمان لە زینداندا ماوەتەوە. نوگرە سەلمانی سیخناخ لە تێکۆشەران و ڕۆشنبیرانی ئازادی خوای کورد و عەرەب بۆ حەسیب قەراقی لە زیندانەوە گۆڕا و بوو بە باشترین قوتابخانەی ژیانی. هەر لەوێ خونچەی نوێی باخاتی شعری پشکوت، وەک خۆی لە نووسینەکە دەڵێت، لە نوگرە سەلمان یەکەمین شعرم بە شێوازی نوێ نووسی. شعری ئەی ڕۆژ، شعری بەهاری عمرم لە زینداندا نووسی من. هەر یەکەم بەهار گۆڵی ئاواتم کەوتە بەرزوقم و وەی شومەی هاتم. ئەو پێکەی ویستم بیبەم بۆ لێوم، لیان شکاندم بۆ قوڕ نەپێوم. لە ناوەڕاستی ساڵی 1965دا بەمەرجی نەگەڕانەوە بۆ سلێمانی ئازاد کرا و تا ناوەڕاستی ساڵی 69 بە دوورخراوەیی لە بەغدا لەگەڵ هاوژین و شەش مناڵیدا بە کولەمەرگی بەڵام بە سەربەرزی ژیانیان بەڕێ کردووە. لە ساڵی 1969دا لێبوردنێکی گشتی دەیگرێتەوە و بە خێزانەوە دەگەڕێنەوە بۆ سلێمانی و لە کارگەی چیمنتۆی سەرچنار دەست بەکار بۆتەوە. بۆ ساڵانێکی کەم کەشتی ژیانی حەسیب قەراقی لە کەناری دەریای پڕمەینەتیدا ئارام دەگرێ، بەڵام لە ناکاو دوو بوومە لەرزەی چاوەڕوان نەکرا و کەناری ئارامی خاپور و کەشتیە چارۆکەدارەکەی ژیانیشی هەپرون بە هەپرون دەکەن. لە حەڤدەی حوزەیرانی 83دا کەژاڵی کچە گەورەی شاعر لە ڕووداوێکی هاتوچۆدا بڕوانامەی بەکەلیۆرسەکەی خەڵتانی خوێنی خۆی دەبێت و گیان لە دەست دەدات. ساڵی دواتر شاڵاوی شێرپەنجەی خوێن بە پرتاو دێت و فڵچە و ڕنگ و تابلۆ و گیان و ژیانی بەهاری کچە نەونەمامەکەی دەڕفێنێ و نایداتەوە. لە 16دا هەڵەبجە شەهید کرا. لە 1980دا یەکێ لە نەمرترین چامە شعرەکانی حەسیب قەراقی تنۆک تنۆک وەک چۆڕانەوەی خوێنی دڵ تکایە سەر کاغەز و هەڵەبجەش بوو بە هەڵەبشیما. لە گەرمەی ڕاپەڕینی 1991دا چامەی شعری من هیچ ناڵێم نووسرا و لە دەنگی گەلی کوردستانەوە خوێندرایەوە. لە ماڵی هەموو کوردەکە دەنگی دایەوە و بووە وێردی سەرزمانی خەڵکی ڕاپەڕیوی کوردستان. لە گەرمەی مەینەتی و کارەساتی ڕەوە ملیۆنیەکەی شکستی ڕاپەڕینە، ئەو ڕۆژی حەشرەی کەشایی ئازادی لێکردینە شینی ئاوارە بوون. بۆ یەکەمین جار شێخی شاعران مێژووی پڕ لە کارەسات و دەرس و پەند و نەفرەت و تووڕەیی مرۆڤی کوردی لە دووتوێی چامەی شەو گریان و مەرگدا تۆمار کرد.
لە ئێوارەی 1990 دڵە پڕ حەسرەتەکەی شێخی شاعران حەسیب قەراخی لە لێدان کەوت و لە گردی سەیوانی سلەیمانی بە پاڵ هەردوو جگەرگۆشەکەیەوە بە باوەشی خاری کوردستان سپێردرا. لە دوای خۆی فەرهەنگێکی مەزنی خەمی خەڵک و خاک و ناخی خۆی بۆ کوردەواری جێهێشتووە. مرۆڤێکم ئەجگار شەیدا جێم مەهێڵە کە ڕوو ئەگرم، هەزار جۆرە موتور بەمکەن کە هاتمە بەر بەڕوو ئەگرم. شێخی شاعران پیری عاشقان سڵاو لە یادت لە شعرت لە خەباتت لە خەم و ناسۆرەکانت لەو هیوا و ئاواتانت کە هەموو بەرە بەیانێک گەرمایی بە گیانی مەیومان دەبەخشێ. سپاس و پێزانین بۆ کەناڵی تەلەڤیزۆنی سلێمانی. لە دووەمین دیداری شێخی شاعران پیری عاشقان داوا دەکەین بەڕێز کاک مەلا بەختیار بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتارێک. ئەم کاتتان باش، خۆشحاڵم بنەماڵەی شێخی شاعران لیان گێڕام کە من هەندێک لە کاتتان بگرم و هەستی خۆم بۆ چووندی خۆم لێکدانەوەی خۆم لەسەر حەسیب قەراغی دەرببڕم. من پێم وایە کاک حەسیب هەر ئەو شعرەی بوتایە خەنجەر هەبێ یان نەبێ حەق هەر حەقا بەسی بوو لە مێژوویە. فعلەن هەموو ژیان سیرکەن، هەموو ژیان سیرکەن، شەڕە لە نێوان حەق و ناحەقیە. بەڵام گەورەترین کێشەی مرۆڤەوەیە ئەوە ناحەقیەکە تێناگەن لە نەتیجە هەرە دێڕەدێ، تێناگەن لە نەتیجە هەر ئەشکێ. نوکیشم خەنجەرەکەی چەند تیژ بێ، ژەنگاوی بێ، چەند ڕۆی چێنێتە ناخی خەڵکی تێکۆشەر ئازادی خواست هەر ئەشکێ. ئەمە دەرسی مێژووە بەداخەوە دیکتاتۆرە گەورەکان و بیچووکەکانی دنیا ناتوانن ئەم دەرسە وەکو خۆی لەبەرکەن. کاک بەهات زۆر جوان پانۆرامایەکی جوانی لەسەر شێخی شاعران وت. بەڕاستی پیاو ناتوانێت لەوە جوانتر ئەو پانۆرامایە لە مێژووی ئەم شێخە گەورەیە، ئەم شاعرە گەورەیە بە جوانی بۆهۆدێتەوە. من هەوڵەدەم هەندێک لایەن بڵێم کە تازە بێ. هەم شعرە دڵدارەکانی حەسیب و هەم شعرە سیاسیەکانی ئەگە سیرکەن هەردووکی لە ناخیەوەیەتە دەرەوە. یعنی خەسڵەتی شعر و هۆنینەوەی شعرەکانی حەسیب قەراغی تا نەهەژابێ شعری نەوتووە. ئەمە زۆر زۆر گرنگە. دووەم کوردیزانیەکەی یەکێکە لە جوانترین شاعرانی کوردیزان. زۆر جوان کوردی داڕێژێ، دێڕی کوردی، کۆپلەی کوردی، چامەی کوردی، هەموو فەزای شعرەکانی زۆر کوردەوارین، زۆر کوردین، زۆر وشەی کوردی جوان و ڕەسەن داڕێژە. کەم لە شاعرەکانی کوردوان. شاعرە کلاسیکەکانمان ئەزانین پڕە لە وشەی عەرەبی و فارسی ئەوانە ئەوە پاساویان هەیە، هی زەمان و زەمانی خۆیانن. بەڵام ئەوەی سەیرە شاعرە نوێکانیشمان هاوتەمەنەکانی حەسیب قەراغیش بە هەمان شێوە سەیرەکەی هەندێک جار ینی وشەی وای عەرەبی و بێگانە بەکاری هێنن، ینی جوانی شعرەکە هەموو ئۆکوژێ، هیچ پێویست ناکە. وشەی کوردی جوانتر ڕەسەنتر هەیە، بە ئاواستر بۆ شعر هەیە، بەکاری نایەنن. من ئەوەی کە زۆر سەرنجی ڕاکێشام لە خوێندنەوەی دیوانەکانی دوو ڕۆژە من هەردوو دیوانە تازەکەی کە کوردستان دیالۆگ چاپی کردووە هەموویم خوێندەوە. هەڵەب شیمایە. من بە پێچەوانەی بەهات من پێم وایە ئەوەی کە لە لای شێخی شاعران گرنگ بووە ئەوە بۆ چۆن شینی خۆی بکا بە شعر
هەندێک جار جوانی شعری کردو بە قوربانەکانی هەڵەبجە زۆر بە جوانی کردوێتی قوربانەکانی هەڵەبجە وشتێتی خیتابێک بڵێ وشتێتی پەیامێک بڵێ وشتێتی زوو هەر زوو فریای کورد بکەوێ بە شعر فریای کەوێ ئێوە سیرکەن سەیری عەزەمەتی ئەم پیاوەکەن 3 ڕۆژ دوای هەڵەبجە هەڵەبشیما ئەڵێ 3 ڕۆژ چییە؟ ینی کاتێکی زۆر کەمە لە 3 ڕۆژە بەو شێوەیە بەهەژەی و بەو شێوەیەش مناڵدانی شعری تۆ هەڵەبشیما لەدایک بکە ئەمە زۆر گەورەیە تکا ئەەکەم ئەوانەی تااقەتان هەیە پیا بچنەوە هەڵەبشیما بخوێننەوە بڕۆنەوە بۆ ئەو سەردەما ئەمە پێشمەرگە بووین بۆ خۆم لە ژیانی پێشمەرگایەتی و ئاوارەیە بە بێ مبالغە 50 جار زیاترە و شعرم خوێنەوە کۆپی ئەکرا شعرەکە ئەو شعرە سەنگەر بە سەنگەر پێشمەرگە بە پێشمەرگە ئاوارە بە ئاوارەی کورد لە هەموو ئێرانە لە دەرەوەی وڵاتە ئەمە بڵاو ئەکرایەوە ئە خوێنرایەوە بڕواتان نەبێ چەکێکی معنەوی ئەوەنە گەورە بوو یعنی ئەمانوت ئەوەتە ماوین ئەوەتە شاعری گەورەمان هەیە ئەوەتە ئەدەبە بێ بە سەنگەری پێشمەرگە دووچاری ئەنفال کرا ئەوەتە ئەدەبێ بێ بە سەنگەر ئەوەتە هونەرە بێ بە سەنگەر ئەوەتە ملەتەکەمان لە ناو شارەکان و جۆش و ڕۆشە خۆن بێگومان ئەمە ئەگاتە ئەنجامێک ئەمە قەناعەتمان بۆ ئەو کاتە شعرەکەی شێخی شاعران هەڵەبشیمامان خوێندەوە ئەو کاتە بە خەیاڵی من بە بیری من 2 شعری بەناوبانگە بوو تۆزێک تەمەن فەرقە جیاوازە لێنەوان هەردوو شاعرەکە ڕەفیق سابیر و شێخی شاعرانە هەڵەبجە تەنها جێمەیەڵن ڕەفیق سابیر ئەیڵێ کە دوایی بوو بە یەکێک لە قەسیدە بەناوبانگەکان کرا بە گۆرانی مامۆستان وەرقراغی ئاوازێکی جگار جوانی بۆ داناوە بەڕاستی یعنی ئاوازەکە تەلسمێکە ئەو گرێ هەر ناتوانانی هەڵەبجە لە بیر بیتەوە کە گوێ لە ئەو گۆرانیەگری ناتوانانی هەڵەبجە نەبێ بە بەشێک لە ناخت لە وجدانت لە ڕەوشتت ئەو شعرە ئەو کاتە کە وترا یەکێک لە شعرە هەرە جوانەکان بوو لە بیریشمە ڕەفیق سابیر بۆ یەکەمین جار لە دوای هەڵەبجە و ئەنفال فەلسەفەی سیاسی خۆشی گۆڕی بیرروبۆچوونیشی لەسەر حتا حزبەکەی خۆی کە حزبی شوعی بگۆڕی یعنی زۆر بە ڕقێکی پیرۆز و شەیەکی جوانە هێ من یەکەمین جار بەکاری هێناوە لە شعرە هەر ناوی شعرێکی هەیە من ناوی ڕقی پیرۆزە ڕقی پیرۆز حتا سەرکردەی گەورەی وەکو لینین ئەڵێ ملەتانی ژێردەستە حەقیانە بە ڕقی پیرۆز ڕقیان دەتەوە سەردەستەکان بێت ڕقی پیرۆز یعنی ڕقی ڕەوا نەک ڕقی کوێرانە نەک ڕقی بگرە و بکوژە و بنێژە و کەس بە کەس دەبێت ڕقێکی ڕەوایە ئەو ڕقە پیرۆزە ئەم ڕقە ئێجگار دەستەواژەیەکی زۆر جوانە بەڕاستی هەڵەبشیما لەو بابەتە بوو کە ناخی هەموو کەسمانی هەژان تا ئێستش یەکێکە لە چامە هەرە جوانەکانی ئێجگار جوانی ئەوە بە جوانی ئەنفال و سێوسێنان و هەڵەبجە و زامە قوڵەکان و لاوانەوە و یعنی شتێکی سەیرە یعنی هەڵەبشیما لە شعرەکەی تری شێخی شاعران کە 7 قەرائەت بۆ ئەنفالە لەوە شار شینێکی گەورەکە شینێکی ئێجگارە گەورەکە بەڵام ئەمە کۆن تۆزە دواتر ئەیڵێ تێکرا 121 شعری سیاسی لە دیوانەکەی هەیە هیچیان نابن بە هەڵەبشیما هیچیان ناگەنە ئاستی هەڵەبشیما و ناشتوانن وجدانی کورد و ئەوەی کە کوردایەتی لامە بەستا و ئەوەی کە مێژووی کوردی لامە بەستا و ئەوەی کە تێئەگا لە ئانوساتی خۆیان بەرامبەر بە داگیرکرد دەبێت چۆن بیت ئەوها نەبیت نابێ من تێناگەم چەند شاعرمان هەبوو چەند چیرۆک نووسمان هەبوو چەند ئەدیبی گەورەمانە بوو بۆ 3 ڕۆژ لە دوای هەڵەبجە هەمویان وەکو شێخی شاعران ناژان نەجوڵان ئەو ژانە نەیگرتن ئەو تراجیدیایە نەبوو بە مایەی چامەیەکی ئاوا کە لای حەسیب سەر قەرەداغی کەوتۆتەوە بە جوانی کەوتۆتەوە یعنی من ئەمەوێ ئەو کەسانی لە بواری ڕخنەی ئەدەبی ئیشەکەن بەراوردکاریەک بکەن 3 ڕۆژ لە دوای هەڵەبجە حەسیب قەراغی ئەم شعرە ئاڵێ ئەو کاتە چەند شاعر لە وڵاتە ئابوو من دەروێ وڵات ناڵێم دەڵێ وڵات کەمتر ئازایەتی تایە
پەرۆشی تایە دڵسۆزی تایە داهێنانی تایە لە دەرەوەی وڵاتیش بەڵام ئەوەی لە ناو وڵات بوو بێ و ئاوها سەنگەری گرت بێ و نەهێشت بێ ئاڵای کوردایەتی دانەوێ بە شعرەکانی بە مۆسیقاکەکانی بە هەموو ئەو ئاماژە جوانانەی کە کردویانە کە من بەش بە حاڵە خۆم پێم وایە لە دوای ئەنفال باشترین سەنگەری داهێنان بوو لە کوردستانە لە سەنگەری پێشمەرگە کاریگەرتر بوو چکە پێشمەرگە زۆر کەم مایەوە لە دوای ئەنفال پارتیزانەکانمانەوە زۆر کەم بوون کاریگەریشیان لەسەر هاوکێشە سیاسیەکان و پاشەکشە بە بەعسی فاشی ئەو کاریگەریە نەبوو جێگەی ئومێد بێ ئەگەر ڕووداوەکانی کۆیت و دوای کۆیت نەبوو بێ بەڵام ئەوەی کە ناخی ئێمەی بە جوانی ئێهێشتەوە وەک دڵسۆزی بە جوانی ئێهێشتەوە و گیانی بەرەنگاری بە جوانی ئێهێشتەوە بەڕاستی هەم ئەدەب بوو هەمیش هونەر بوو بۆیە من جارێکیان لە یادی 50 ساڵی تیپی مۆسیقای سلێمانی وتم ئەوەی تیپی مۆسیقای سلێمانی لەو ڕۆژگارە کردوێتی قەت کەمتر نییە لەوەی کە تیپەکانی پێشمەرگە هەرێمەکانی پێشمەرگە هێزەکانی پێشمەرگە بەرامبەر بە بەعسیان کرد ئەمە زۆر گرنگە ئەم بەراوردکاریە بکرێ بەڕێی من هیوادارم کەسێکی شەبێت دەرەقەتی ئەم بەراوردکاریە بێ چەند شاعرێک وەربگرن هی ئەو کاتە کە لە وڵات ژیاون بۆ حەسیب قەرەداغی هەڵەبشیما ئەنووسێ بۆ ئەوانی تر بێ دەنگیان لێ کردووە بێگومان سەبەبی هەبووە بە عەشفاشی بووە دڕندە بووە وا بووە هیچ لاریمان لەمە نییە بەڵام خۆ ئێکرا ڕێگایەک بدۆزنەوە ئەوانیش وەکو چۆن شێخی شاعران دۆزیەوە ئەو شعرە جوانەی وت دوایی وەرەوە بگەڕێرەوە بۆ ئەو شعرەی بۆ کچەکانی وتوێتی والله بالله هەر کەسێک خوێنێتەوە ئەبێ بگری ئەوە جوانی وتووە ئەوە نەجوانی وتووە هەموو باوکێکی کردوێت و بە پیاوی پیرۆز لە ئاستی مەناڵی خۆیە ئەوە نەجوان باسی ئەم کچانی ئەکا باسی ئەم مەرگە ئەکا یعنی مەرگی والێ کردووە کە یعنی وەکو جێوەزمە باسییانەکە کە نابێ مەرگوا لە مرۆڤ بکە کە نابێ مەرگوا لە جگەر بکە لە کچ بکە ئەو نەجوانی وەنیوەتەوە اینجا ساڵی 1995 کە شەڕی نەگریسی ناوخۆ بەرپا بێ کە قەت نەدەبوو شەڕی 93-94 بەرپا ببێ و تا 95 و 6 و 7 خایاندی 98 خۆشبەختانە اتفاقی واشتن کرا و کۆتایی هات من ئەو قەدماغەی هەڵ نادەمەوە ئەبەدەن هەڵی نادەمەوە بەڵام هەر ئەوەندە وت کە قەت نەدەبوو لە دوای ڕاپەڕین ئەو شەڕە ڕووبدا لە بینی یەکێتی و پارتی بەداخەوە ڕوویدا شایدێکی وتووە بە ناوی شەڕ و ئاشتی تکایە ئەوەش بخێنەوە بزانە چ نەفرەتێک لە شەڕەکە بزانێت حەسیب قەرەداغی چەند نەتەوەکەی خۆی خۆشەوێ چەند ئەزمموی دوای ڕاپەڕین و هەرێمی کوردستانی خۆشەوێ چەند بە ئازارە ئێسقانەکانی ورد و خاش بوون بۆی شەڕی ناوخۆوە ئەو نەجوان باسیەکە و نەجوان هەوڵەدا لە شعرەکانیە وجدان بجوڵێنێ هەوڵەدا سیاسەکان تێگەیەنێ کاکە ئەم شەڕەتان لەسەر چییە بەسە کورد بە قوڕامە بن بەسە ئەم شەڕە ڕابگرن هاوارەکە هاوار لە شعرەکانیە پەیامێکی ئەو نەجوانە تەسەور ناکرێت هیوادارم ئەوەی تااقەتی هەیە ئەو شعرەش بخوێنەوە یا باسی ناکۆکی یەکێک لە شعرەکانی ناکۆکیە هەر ئەم پیاوە خۆی کۆمەنیست بووە معلومە کۆمەنیست بووە لە بنەچەیەکی شەوە هاتووە بنەچەی شێخ و سۆڵە و ئەوانە کە ئێمە سۆڵەمان دیوە و تا ئێستش یەکێک لە تەکیە هەرە بەناوبانگەکان و کاریگەریەکان لە ڕوحی تەسەوف و لە قادری و لەوانە لە سۆڵەیە ئەم پیاوە لێەوە هاتووە سلەیمانی بە مەدەنیەتی خۆی بۆ جۆر فکر و فەلسەفە سیاسی کە ئەو کاتە لە ناو سلەیمانی کاریگەر بووە حەسیبیش لەلایەکەوە لەگەڵ پارتی لەو لاشەوە کەوتۆ دەژێر کاریگەری حیزب شوعی بووە بە شوعی ئەم پیاوە سیرکەن ڕاستە یعنی وەکو بەهات نووسی بووی جوانی نووسیوە ئەم پیاوە لەسەر هەژاران لەسەر مەسەلە چینێتەکانی جوانی نووسیوە بەڵام هیچ شاعرێکی شوعی بەقەت حەسیب قەرەداغی کوردایەتی نەکردووە ئەمەش گرنگە ئەمەش خاڵێکی یا ڕوویەکی ئێجگار مثبەت زۆر بە جوان یعنی کوردایەتیەکەی قوڵپەیە ئەقوڵێ بۆ کوردایەتیەکەی لە شەڕی ناوخۆ کوردایەتیەکە لە بەرامبەر بەعس کوردایەتیەکە هاوار بۆ خوا ئەبا هاوار بۆ پێغەمبەر ئەبا هاوار بۆ دین ئەبا تاکەی ئێمە وابین خوا تاکەی ئێمە وابین دین تاکەی ئەنفالمانەکەن تاکەی ئەمان کوژن ئەنفالی نوێ بەعس
دەرونی دۆزەخاوی سەدام هەڵ ئەڕێژە باسی ئەکا کە چۆن ئەنفال بەسەر ئێمە ئێنێ هەمووی کوردایەتیە. ئەمەش یەکێکە لە خەسڵەتە هەرە جوانەکانی ئەم شێخی شاعران. من نامەوێت وەقتتان زیاتر بگرم، ڕەنگە ئەگە زیاتر قسە بکەم باش قسە نەکەم، چکە اختصاسی من نییە ئەدەب و هەڵسەنگاندنی شاعرێکی گەورەی وەکو شێخی شاعران. زۆر سپاس بۆ کوردستان دیالۆگ، سپاس بۆ کاکە بەهات قەرەداغوی عایلەکەی کە لە منیان گێڕا بێم ئەم قسانە بکەم کە من خۆم قەرزار بووم بەڕاستی. یعنی لە دوای وەفاتی شێخی شاعران من نەمتوانی بوو لە فرسەتێکە هەندێک هەستی خۆم دەربە بڕم بەرامبەری لە کاتێکدا من ساڵی 91ەوە تعارفمان کردووە لە ڕێی شعرەکانی ئەو دەمێک بوو تعارفم هەبوو لەگەڵیا، تعارفی وجدانی و ئەدەبیم هەبوو لەگەڵیا. 91 بووە کە منجار لە ماڵی غەدر لێکرا و علی بۆسکانی داوت بووین، من و شێخی شاعران و خاڵێ خۆشببوو شێرکۆبێکەس و کاک حسێن عارف و بەهات و کۆمەڵێک بووین ئەو شەوە لێ بووین ئیتر شعر خوێندنەوە و حەماسی دوای ڕاپەڕینەوەانە و شەوەتانی وەشە و جۆش و خۆشیە خوارد. دوایی بە بەردەوامی یەکمانە بینی، بە بەردەوام ئێمە یەکمانە بینی و یەکەمین جاریش کە زیندانە سیاسیەکان ئازاد کردان لە دوای 91 ئێمە مناسبەتێکمان بۆ زیندانە سیاسیەکان کرد، کاک حەسیبمان بان کرد لەوێ شعری بۆ ئازادی زیندانە سیاسیەکان خوێندەوە و بەردەوام ئیتر باش ئاگام لێ بوو کە منازەرەیەکی دوور و درێژشمان هەبوو لەگەڵ برای بەڕست تایر حەسەن کۆمەنیستی کرێکاری. لە منازەرەکەت ئەو لە پێشی پێشەوە دانیشت بوو، لە پێشی پێشەوە دانیشت بوو. دوایی وتارێکی بە زمانی عەرەبی لە ڕۆژنامەیە الاتحاد بڵاو کردەوە، ئەڵە بەینە مناظر و مناظر، عنوانی وتارەکەی بەینە مناظر و مناظر. ئەڵێ من لەگەڵ هەندێک لە بۆچوونەکانی مەلا بەختیار نەبووم، وەکو سۆسیالیزم و وەکو کۆمەنیزم لەگەڵ بۆچوونەکانی تایر حەسەن بووم، بەڵام بەڕاستی مەلا بەختیار لە تایر حەسەنی بردەوە، ئەو مەقالەکەی ماوە. بینمان زۆر خۆش بوو، بەداخەوە مردن ڕێگەی هەمومانە، ئەوی لە کیس داین، بەڵام مجاغی ڕۆشنەوە مناڵەکانی هەموو پێگەیشتون دکتۆرایان هەیە. ئەوە تا کوردستان دیالۆگ دووەمین دیداری بۆ سازدەدا و بەردەوامە بێت لە وجدانە ئەمێنێتەوە ئەم شاعرە. من سپاسانە کەمێکەوێکە هیوادارم هەمیشە ئێمە ڕێز لە گەورەکانمان بگرین لە مێژووە. زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێز کاک مەلا بەختیار بۆ وتارەکەی. ئێستاش داوا دەکەین بەڕێز کاک دکتۆر سالار عوسمان بفەرمێت بریکاری وەزارەتی ڕۆشنبیری بۆ پێشکەشکردنی وتارێک. خانەوادەی هێژا و بەڕێز و قەدرگرانی شێخی شاعران، شاعری فەرهەنگی خەمەکانی نیشتیمان، سیاسەتوان و تێکۆشەر و ئەدیب و نووسەر و ڕۆژنامەوان و چالاکوان و هێژایان، دەرفەتم پێ بدەن بە ناوی وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان بە خێراتنی یەکەیە کە ئێوەی خۆشەویست و هێژا بکەم لە پاڵ پەیوی بەخێرێنان ببورن. دیسان دەرفەتم پێ بدەن سەری ڕێز و نەوازش بۆ شاعیرێکی گەورە، بیرکەرەوەیەکی نیشتیمانی، کەسایەتیەکی قوڵ لە نێو مێژوو، مامۆستا حەسیب قەرەداغی دابنوێنین. هەر لێرەوە جارێشتر دەرفەتم پێ بدەن بە حورمەتی زۆرەوە ڕووی دەم و خۆشەویستی و پێزانینمان لە خانەوادەی قەدرگرانی ئەم شاعیرە گەورەی گەلەکەمان بکەین کە بە قوڵی چوونەتە نێو هونەر و دەنگ، ئەدەبیات و ڕەنگ، مێژوو و سنگ، بەم دەنگ و ڕەنگ و سنگەوە شەبەنجێکی نیشتیمانیان بۆ ئێمە خوڵقاندووە و ئەمڕۆ کوردستان دیالۆگ لەم شەبەنجی پڕڕەنگەوە کۆی کردوینەتەوە و هەمومان دەچینەوە نێو دیێڕە پڕشنگدارەکانی شێخێکی شاعیر و شاعیرێکی شێخ کە پێمان دەڵێ نیشتیمان لە سەروی هەموو شتێکەوەیە. سەرەتایی ئەم پارچە میوزیکانە گەڕانێک بوو بە نێو دەقە پڕ جوانیەکانی مامۆستا حەسیب. یەکەم پارچەیان بریتی بوو لەم دەقەی کە بۆ درامای و زنجیرە درامای ژاڵە نووسراوە. لەوێ وەکو هەواڵی خۆشەویست کاک مەلا بەختیار باسی کرد، ئەم دێڕە شێعرە زۆر گرینگە،
دەڵێن حەق وا بەسەر نوچی شمشێرەوە نەخێر حەق هەر حەقە شمشێر هەبێ یاخود نەبێ ئەم دێڕە فەلسەفیە قوڵە پڕمانە پڕزەرافەتە پێمان دەڵێ ئێمە دوێنێ و ئەمڕۆ بۆ بەیانیش لە نێو ململانەیەکداین لە بەردەم ڕاست و ناڕاستدا بۆیە دەبێ هەمومان لەگەڵ ڕاست بین بە ئاراستەی ڕاستبیل بکەینەوە بەرهەمهێنەرێکی ڕاست بین بۆ ئایندەیەکی ڕاست لێرە لە پەنای ئەم هەموو چەمکە ڕاستە دەمەوێت باسی ناو بکەم کە شێخ حەسیب بۆ خۆی یەکێ لە ناو ئایکۆن و براندە هەر گەورەکانی نێو ئەدەبیات و فکر و بیرکردنەوەی کوردیە بەداخەوە ئێمە لەسەر ناو نەوەستاوین هەم سیاسیەکانمان هەم ڕەخنەگرەکانمان هەم ئەدیبەکانمان ئەو ناوانەی کە لە مێژووی کورد هەبووە و ئەمڕۆژ هەن ئەگەر بە وردی لێ بکۆڕینەوە سەیر دەکەین دوژمن ئیشێکی باشیان لەسەر دەکا و ئێمەش فەرامۆشمان کردوون ئەگەر ئاوا پۆلینی ئەم گەنگەشەیە بکەین ناو چییە؟ دوژمن و ناو ئێمە و ناو لەم حەقیقەتە تاڵە تێدەگەین کە کورد کوردستان مێژووی سیاسی خەباتی نەتەوەی و نیشتیمانی ڕەوتی کەلتور و ئەدەبیات بە مانا فراوانەکەی پڕیەتی لە ناو کە دوژمنان ئێستا یەک ئەو ناوانە ناشرن دەکەن و کارگەیەکی میدیایی گەورە لە ناوچەکە و بەداخەوە بەشێکیش لە ناوخۆ ئیش دەکە بۆ شێواندنی ئەم ناوانە لە پاڵیشیدا میدیای کوردی لەبەر ململانێ لەبەر یەخەگرتن لەبەر ناشرینکردنی براکان لەبەر شکاندنی یەکتر ناپرژێنە سەرەوەی ناوە گەورەکان نیشانینەوەکان بدەن بۆیە گەلەکان بە ناوەکانیان دەژین مێژوو بە ناوەکانیانەوە هەن ئەمڕۆ بە ناوەکان پتەو دەبن و بەیانیش لە ڕێی ناوەکانەوە پێدەنێنە پەڕینەوەیەکی باشتری نیشتیمانی بۆیە ئێستا ئەگەر لەم سایەی سێبەری یادی شێخ حەسیبە داوا لە میدیاکاران بکەین کە بە ئاگا من لەوەی دوژمن چ ئیشێک دەکە بۆ کرێتکرد و ناشرینکردنی ناوی کوردی ئاوا هەوڵ دەین ئیش بکەین بۆ ئەوەی ناوی کوردی وەکو خۆی نیشان دەین بە سەربەرزیەوە باسی داستانەکانی دوێنەی خەباتی پێشمەرگە بکەین سیمبولە نەتەوەیەکانمان باس بکەین تێکۆشەرەکانمان نمایش بکەینەوە ئەم هەموو ئەدەبە ڕاقیەی هەمانە ئەم هەموو هونەرە ڕەسەنەی هەمانە ئەم هەموو شانۆی هەمانە کە دوێنێ پەیامی نیشتیمانی و جوانیان هەبوو وەکو خۆی نیشان دەینەوە و ڕەخنەش بگرین لە پاڵ هەر ناشیرنیەک بڵێین نەخێر بۆ هەر باشەیەکی بڵێن بڵێ هەموو قسانەی من کردم مانایەوە نییە ڕێ لە خراپە نەگرین بە خراپە نەڵێن خراپە نا من باسی گەمەیەکی سیاسی میدیایی مخابراتی دەکەم کە بەداخەوە دەیانەوێت ئێمەی کورد ناشرکەن و هەموو بوونیەکی کورد و کوردستان ناشرینکەن کە بەشێکیان بریتە لە ئەدەب و زمان و تێگەیشتنی کللتوری لەم ناوچەیە بەڕێزان ئێستا لە ئێمە لە چرکە ساتێک قسە دەکەین کە ئەتمۆسفێر و کەشی نیقاشیش لە کوردستان لە خەتەردا ڕووناکبیران دوێنێ لە بەندەستی بەعەس توانیویانە بە ئازادی بیر و ڕای خۆیان بڵێن تا ڕادەیەکی زۆر لە شاخ و لێرە شەوە لە ڕێی ئەم دەقانەوە توانیویانە بە هێما و بە ڕەمز ڕێی خۆیان بڵێن باز لە مافی ژن بکەن باز لە ئازادیەکان بکەن بە ئەزبە هەموو قەساوەتەی بە جینۆساید و ئەنفالەوە خەڵکی زیندان دەکرد خەڵکی جینۆساید دەکرد بەڵام ئەدیبەکانمان ڕای خۆیان هەردەگوت بە ڕەمز بێ و بە جەڤەنگ بێ بە هێما بێ و بە نەهێنی بێ بە شاخ بێ و بە هەموو ئەو نامەنهێنیانە بێ توانیویانە ڕێی ئازادی خۆیان بگەێنن ئێستا بەداخەوە کەشێک دروست بۆ وەکو پێویست ناتواندرێ بیر و ڕاتەڕەح بکرێ ئەفکار مناقەشە بکرێ وە کۆکەرەوەیە کە بێ لە هەموو ئەو ئەفکارە جیاوازانەی هەیە لە کوردستان بۆیە پێم وایە بەر لە هەر کەس و لایەن و حزبێک حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت بیرێکی جددی لەم بابەتە گرنگە بکاتەوە کە بابەتی نیقاشی فکری و سیاسی و کللتوریە لە کوردستان کە دەبێت بپارێزرێ پەرەی پێ بدرێ و هەر کەس دەرجەی خۆیەوە لە ڕێی خۆیەوە بتوانێت ڕاکانی خۆی بڵێ ئەگەر زۆر جیاوازش بێت کات زۆر ناگرم لە خزمەتتاندا شێخ حەسیب پیاوێکی گەورەیە شعر و زەرافەتی نووسینی قوڵی بەرهەمەکانی پێمان دەڵێن کە پێویستە باشتر لێ بکۆڵینەوە دەست خۆش لە کوردستان دیالۆگ کە دووەم دیداری ساز کردووە ومێدەوارین بەردەوام بێ ئێمە وەکو وەزارەت و ڕۆشنبیری و لاوان بەردەوام دەبین کە لە هەر ساتێک پێویست بێ هاوکار دەبین بۆ ئەم کارە باشانە و ئومێدەوارم کەسێکی وەکو شێخ حەسیب قەراغی کە بیرکەرەوەش بووە جگە لە شاعر
ئەگەر بەنێو دەقەکانیدا قوڵ بینەوە تەماشا دەکەین مامۆستا حەسیب قەرەداغی کەسێکی بیرکەرەوە بووە لە پاڵ جوانی و زەرافەت و ئێستاتیکەی شعری هەوڵیداوە بە بەردەوامی خوێنەری شعرەکانی لە بەردەم واقعەکان دابنێ کە یەکێ لە ئیشە گەورەکانی بواری بیرکردنەوە و فەلسەفەش بریتێ لە پرسیار و پرسیارگەرایی بۆیە ئەگەر گەڕانێکی خێرا بەنێو دەقەکانی مامۆستا حەسیب قەرەداغی بکەین دەبینین هەم بیرکەرەوەی تایە هەم پرسیار خۆڵقێنە هەم لەگەڵیشیدا وەڵام دروست دەکە کە ئەمە بۆ خۆی پرۆسەیەکی فەلسەفیشە کە لە نێو ئەدەبیاتدا حزوری قوڵیان هەیە جارێکیکە بە خێراتی یەکەیەکەتان دەکەین و بەناوی وەزارەتی و ڕۆشنبیری و لاوان دەستخۆشی لە کوردستان دیالۆگ لە هەموو ئەو بەڕێزانەی کە لە پشتەوەی پەردە کار دەکەن لە ڕۆژنامەوانانی ئازیز سڵاو ڕێزمان بۆ هەموو و ئازیزانە هەیە کە ئەمڕۆ ڕێزیان لێدەنرێەوە بە ئومێدەوە پێدەنێنە ڕۆژێکی باشتری ژیان لە کوردستان هەر بەخێر بێن و شاد و سەرفیراز بن. زۆر سپاس بۆ بریکاری وەزارەتی ڕۆشنبیری دکتۆر سالار عوسمان. ئێستاش گۆرانی من مەلێکی لانەوازم هونەرمەند دیاری قەرەداخی لا شعری حەسیب قەرەداخی لەسەر سکرین پێشکەش دەکرێت. سڵاو خۆشەویستان و ئازیزانم، دوای دەستخۆشیێکی زۆرم بۆ ئەم دیدارە کە دووەم ساڵە یادی ئەم کەڵە شاعیراکەینەوە. لێرە درود بۆ ڕۆحی پاکی شێخی شاعیران، شێخی قەڵەم و سۆز و هەست و ئەدەبیات، شێخ حەسیبی قەرەداغی. ومێدەکەم بەرهەمەکانی هەمیشە وەکو چۆن هەمیشە زیندووە، هەمیشە ببێ بە هەوێنی جوانی و جوانەکانی هونەرمەندان و بەرهەمە هونەریەکانیان. من نایشارمەوە کە بەشێکی زۆری گۆرانەکانم بەرهەمەکانم تێکستیم کەڵە شاعیرەیە بە شانازیە بۆ من و لە باشترینەکانی گۆرانەکان من. دیارە هەڵبەتە پرسیار هەیە بۆ ئایا خزمایەتی و نزیکایەتیە یاخود جوانی شعرەکانە. ئەڵبەتە ئێمە لە کەسایەتی بەرزی خۆی و خۆشەویستی خۆی بۆمان وە شیرینی خۆی لە ناو خانەوادەکەمانە و نزیکیی زۆری لەگەڵ ڕەحمەتی باوکم و زانینی ئێمە بۆ هەستە جوانەکانی ئەو کات کە ئێمە منداڵ بووین و دەمان بینی و تەکستەکانی دەخوێندەوە بە فەساحەتێکی زۆر و بە هەستێکی بەرز و بە هەموو جوانیەکەوە بۆ ئێمە کاریگەریەکی گەورە بوو. لە دوایی یا تێگەیشتین ئەدەبیات چەند بەرزە و بەلاغەت چەند لە شوێنێکی جوان و بەرزایە. بۆیە دەستبردن بۆ تێکستەکانی ئەم شاعیرە مەزنە بۆ خۆی جورئەتی ویستووە، جوانیشی ویستووە و هەڵیشی ویستووە. بەشێکی زۆر لە شعرەکانیم کردو بە گۆرانی، لەوانە زکری ئەمشە و زکری جەهرە، ئادی دەروێژنایی خوایە، گۆرانی جوانی مەیجێر تێکە پیاڵە و هەروەها خەونی مەست و جێمەهێڵە و بەشێک لە گۆرانێکی دوور و درێژی گۆرانی بۆنی خاک کە تێکستی مامۆستا شێخ حەسیب قەرەداغیە. لێرەوە درود بۆ ڕۆحی پاکی نامەیە زۆر زۆر زیاتر کاتبەرم، تەنها لێرەوە وەکو چۆن ئەو هەموو جوانی پێشکەش کردوین و کردوێتە دیاری بۆ ئەدەبیاتی کوردی و بۆ ئێمە و بۆ هونەر و بۆ هونەرمەندان کە بوونەتە هەوێنی ئاوازەکانیان. منیش لێرەوە جوانترینی خۆی پێشکەشەکەمەوە کە دەڵێت من مەلێکی لانەوازم وێڵی دوای هێلانەمەم، من نمەی بارانی هەودی و شوشەکەی وێرانەمەم، من غەریبم خۆمەزانم مەم ژیانە لایەنێم، تۆ نەبی ئەی خەونی ماستم کێزانێ ڕوو لەکوێم، تۆ نەبی ئەی خەونی ماستم کێزانێ ڕوو لەکوێم. زۆر سپاس بۆ هونەرمەندی ئازیز دیاری قەرەداخی. ئێستاش گەشتێک بەناو هۆنراوەکانی شێخ حەسیب قەرەداخی دەکەین کە لاواز و وتنی هونەرمەندی ئازیز بورهان محەممەد و بە هاوکاری گروپی موزیکی پاییز.
بەهارە بەیانی چاوەکان تاتەم بینم لە ئێوارە بەهارانی قژی خاو تاخەم بینم لە بەیانە بەهارانی چاوەکان تاتەم بینم لە گوزەری هاتوودا دەروێش لەنەو باخی مەلولیدا خاتو زین و شەم ئەبینم زۆرە بینم کەم ئەبینم کەم ئەبینم دەم ئەبینم لە وڵاتی خەم و خوێنە سەردەمێکی زۆر لە وڵاتی خەم و خوێنە سەردەمێکی زۆر بێژنی شردا بۆ بەرچاوی خۆر هەموو شتێ هەردەگمەن بوو هەرگران ئەوەی کە زۆر زۆر ئەرزان بوو ئەوەی کە زۆر زۆر ئەرزان بوو هەر ئینسان هەر ئینسان هەر ئینسان بەزمە و منیش گۆڕم هەرایە لێن دنیا وەکو کاروان سرایە ئەوە بەزمە و منیش گۆڕم هەرایە ئەڵێن دنیا وەکو کاروان سرایە بەڵێ من شێخی مەیخانەی ئەوینم حەلاجێکە و خیامیشم بەڵێ من شێخی مەیخانەی ئەوینم حەلاجێکم خیامیشم برایە وەرن یاران گوڵی عەشقم خەمینە گوڵی عەشقا
كمن بيري مغانك من خميار لقول ذقرم وابو بيروز كمن بيري مغانك من خميار لقول ذقرم وابو بيروز أوا بطلو من يشكرم هرايا علين دنيا كروان سرايا أوا بطلو من يشكرم هرايا علين دنيا كروان سرايا. زۆر سپاس بۆ هونەرمەند بوران محەممەد و گروپی موزیکی پاییز. ئێستاش داوا دەکەین دکتۆر بەهار حەسیب قەرەداخی بفەرمێت بۆ پێشکەشکردنی چەند پارچە شعرێکی حەسیب قەرەداخی. 26 ساڵ لەمەوبەر دروست لەم ڕۆژەدا لە دەوروبەری ئەم کاتژمێرە کە تیاین دڵە گەورەکەی حەسیب قەرەداخی لە لێدان کەوت بە حەسرەتەوە. بەر لە کۆچی دوایەکەی بە نزیکەی 15 ڕۆژێک ئەم شیعرەی نووسیوە، شەخسە شیعرینە کە پێشبینی مەرگی خۆی تیاکە. وەک پاییزی نێو سەیرانگە چۆڵەکانمان بێناز کەوتوم، وەک پاییزی نێو سەیرانگە چۆڵەکانمان بێناز کەوتوم، تەمەن بەلاما ڕەت دەبێ و وا دەزانێ بێخەم خەوتوم. ئاسمانێک ئەمڕۆ ڕەشماڵە و خۆم لە کەمەیدا دەبینم، ئەستێرەیەکم ناداتێ لێرە بیکەم بەسەرینم بێ سەرینم. لەم ئاقارە پەژموردەدا وشکە ساڵی هۆش و بیرم وا قەسریوە، ئەم زەمینەی کە من لەسەری وەستاوم کەس تەڕایی تیا نەدیوە. هۆ براگەل وەرن مەیتێ وا لە مەیدانە کەوتووە، دوان لە ئێوە و دوانیش لەوان، بۆ گۆڕستانیە بەڕێکەن بێ لێدوان. ئەمە جەستەی خەڵوەی شعر و ئەندێشەیە، ئەمە ئەگەر وەبیرتان بێ ئەو سەیاحە دەروێشەیە کە سەربانی لێدەگرتن دەفی ئەکوتا وەکو مفتی بە شوێن دڵیا گەڕیدە بوو، لەکوێوە بۆنی گوڵ دەهات ئەم بۆی دەچوو، چونکە دڵی لە گوڵاوە گرتبووەوە ببوو بە کلدانی شعر و چاوی عەشقی پێ دەڕێژە، بە ئایەتا دەیهۆندەوە لە تەکبیری یەکەم ڕەکاعەتی نوێژە. ئەمڕۆ بێگوڵ سەری ناوەتە سەر بەردان، ئەمڕۆ خەمیش لەم گوڵدانە لوتەلایە، ئەمڕۆ ژیان گۆڵمەزێکە دەڵێی شەیتان لە بەینایە، ئەمڕۆ ئەوەی کەس نایبیسێ سۆزی
شعر و شنەی خوایە وەک پاییزی نێو سەیرانگە چۆڵەکانمان بێناس کەوتوو نەیارانێک حزب زەدەیش بە خەمیان وت مەیە و مەچۆ ئەمە شەخسە شیعرینەیە و تەنها هەر تۆی گرتوۆتە خۆ جێم مەهێڵە جێم مەهێڵە کە گوێ ئەنێم بە خاکەوە چاک جۆم لێیە ژێر پێم ئەڕوات لە دیەکەمان دارێکی زل وەکو لۆ کۆنە ساڵ بوو ویستم خۆمی پێڕاگرم خۆی ئەخوران مێشتێ یابوو قوڵگە جەوتێکی هەڵوەران خل بۆوە بۆ ڕێی لافاو پێیوت پێ لە شاخێک گیرکە پێیوت پێ لە شاخێ گیرکە لقت بداتە دەست ئاسمان لە سێبەرتا هەزار کاوەی عشقی تازە سەوز ئەبن فەرەیدونێک ناگرنەخۆ بەرکۆشێکیش ناکەنەوە هەر جوانێک بە فیڕۆدەی جارێکی تر ناگدەنەوە جێم مەهێڵە هەر چۆنێک بێ منیش خاکی بێ ڕێگە نیم ڕێگاکانیش لەسەر ڕەقی هەڵکەنراون گوم ناکرێن سەریان ڕقە و لەشیان پتە و بە ئاسانی با نادرێن جێم مەهێڵە جێم مەهێڵە ڕێگەم هەیە جێگەم هەیە مرۆڤیشم مرۆڤێکم ئەجگار شەیدا جێم مەهێڵە کە ڕوو ئەگرم هەزار جۆرە موتور بەمکەن هەزار جۆرە موتور بەمکەن کە هاتمە بەر بەڕوو ئەگرم وتیان شێخێکی نورانی هاتۆتە ئاوایی دەمی گورگ ئەبەستێت یا شێخ ئەرێ تۆ ئەتوانی دەمی گورگە نەوتینەکان وا ببەستی لەم کۆچەدا لە بارگەی شەم جێنەمێنم هۆ شەمەکان دەمی گورگی کۆچە ڕێگە خڕ دابخەن ئەڵێن باوێک داهاتووە وا شەم ئەکڕن لەو خوارانە وەک گەستەمەڕ بۆ گورگەکان وەک ئارایش بۆ سۆزانی هۆ شەمەکەم هەر گەردنی منی هەژار بەتوانایە ئازارەکانت هەڵگری ئازارەکانت هەڵگرێ بەڕێی خوادا تا سەر بڕوات جێم مەهێڵن جێم مەهێڵن شەمخۆر لەم ڕۆژەدا وەلی ئەخوات قەڵاچوالان بێ دەرفەتە بێ بەراوە سای سێبەری بەیانیان هێشتا قورسە سێبەری لای ئێوارانی تێڕماوە عەجەم ئەو گورگە برسی مەرزی خۆری لێگرتووی
دەیان جارە هەلاماری ئێرەی داوە جێ شارێکم لا مەبەستا هەتاو شەپۆلی لێ بدا جێ شارێکم لا مەبەستا هەتاو شەپۆلی لێ بدا هەموو ڕۆژێ تاریک و ڕوون باڵی چاوانی پێ بدە بەر فراوان سەرە ڕێگەی عێل و کاروان بەهاران سەوز پایزان زەرد هاوینان سوور زستانان سەرد دوور لە قاپی گورگی عەجەم دوور لە قەپی گورگی عەجەم ڕێگەی دەستی شم بداتێ کە ناچار بووم لە لمۆزی ڕۆمیش بدەم عەجەم گورگە عەجەم گورگە و ڕۆمیش دێوە پەنای ئێمەی چاو تێبڕاو قەڵای لوتکە و زرد و چێوە ئاسۆیەکە وا بە پێوە میران ئێوە ڕاتان چییە؟ بە دەربڕینی ڕای ئێوە ئەم کارەم دێنمە ئەنجام میران هەمویان دەنگێ بوون تۆ سەردار و ئێمەش خوڵام بە ناوی خوا و بە پشتی کورد دێی مەڵکەندیم دەستنیشان کرد جێگەی سەرا جێگەی بازار ماڵە میران مزگەوتی شار خەتیان ڕێژرا دیوار سەرکەوت لەبەر شەپۆلی هەتاوە باڵای شاری بێ ئارایش وردە وردە هەستا و دەرکەوت بێن بگەڕێن بۆ ناوی شار ئەم جێگەیە سیلۆنا بوو کە کورد لە ئەسکەندەریدا هێشتا ئێرە نەسووتا بوو دەمێک دێری مەلکانی بوو مۆڵگەی کارێز و کانی بوو هەوڵپاچی بناغەی شار موستیلەیەکی دەرهێنا هەڵکەنرا بوو کۆنە شارمان سیلۆنایە ئاوازێکی خۆشی تایە ئەموستیلە سلەیمانە و ئەمەش بەخت و نگینێکە باپیریشمان سلەیمانە ئەمەش یادی بەرینێکە کوڕی پاشا سلەیمانە و ئەمیش خۆ جێنشینێکە با بانگ بدەین بەگوێی شارە با بانگ بدەین بەگوێی شارە بەمیر نشینی بابانە سلەیمانی سلەیمانی زاری پاراوی پڕکانی جێگە ماچی هەتاوی سوور لە عەجەم دوور لە ڕۆمی دوور سەر تۆپی شاری شارە زوور سلەیمانی وردە وردە ڕازایە لە پایین و لەسەرەوە پەیتا پەیتا ئەکرایەوە تەختی بەبا سەقامگیر بوو ئەزمڕ بوو بە چەتری سەری پیرەمەگرون چراوگی بەفری هەڵکرد قەندیل بینی شاهۆچ و نور و ڕێواسی بۆ پێگەیان دارمەزەڵە لەو بەرەوە بوو بە قۆڵی سەرد و ڕیان تانجەرۆ تامی شاری نوێی بردە سیروان سیروان گەیان دیە دیجلە دیجلە ڕژایە ناو زریان ئاهەنگ گەرمە ئاهەنگ گەرمە جێ هەڵپڕکێ زۆر نەرمان و ئاساییە گەلێک
تەختی سەقام گیر بێ هەموو ڕۆژێ هەر شاییە. لەو ڕۆژەوە سلەیمانی شاعیرەکان گۆرانی بێژی شاییتن. ئێمەی شاعر ئێمەی وشە پێوەر و باو باییتی بەردەشانی نالی مەزن سالم کوردی مەحوی خۆی و وشەی وردی مامە ڕەزا لەبیری دێ کە دارولمولکی بابان بووی نەمەحکومی عەجەم بوویت و نەدیلی ئالی عوسمان. لەو ڕۆژەوە منی شاعر دەستم لەسەر دڵمە بۆ تۆ قەزای بردێکی تۆ ئەخەم لە سەد تاجی خاوەن شکۆ. لەو ڕۆژەوە خەمی منی پەیامی سۆز و بەستەمی تۆ گیانمی تۆ جەستەمی. لەو ڕۆژەوە دەستە و دوعام وەک مەولانا دەمی گورگت لێ بەستم دەستی دێوت لێ لا ئەدەم. وەک مەولانا دەمی گورگت لێ ئەبەستم دەستی دێوت لێ لا ئەدەم. دەستە سڕت بۆ با ئەدەم گول لە بەنگت لە مل ئەەکەم داوی نێوانمان شل ئەەکەم. گورگ لورانی دێ و نرکانی ئامون لەبەر نووکی پێتا ئەویش لچی خۆی دەرهانی. پاشا هات و پاشای گۆڕی پاشا هات و پاشای دی کوشت برا خوێنی برای خۆی ڕش. ئەم جڵەوی دا بە عەجەم ئەویان دایە دەستی ڕۆمی بووی بە کاروانسەرای سەرڕێ نەت ئەزانی ئەمڕۆ کێ هات سبەی کێ دێ. کەڵبەی گورگ و چەپۆکی دێو ئەیان هێنایی ئەیان بردی دوایین فرسەت ڕۆمی هات و لە نازی ئەحمەدی کردی. نالی ڕێی غوربەتی بڕی تەرازووی نازی حەبیبەی وەکو جارانی سەر ناکە. بەهەشت گەر بێتە دەشتی ڕێی سالم پیایدا گوزەر ناکە. کوردی ئەگەر ئاڵتوونیش بێ تەپلەی ڕۆمی لەسەر ناکە. لەو ڕۆژەوە لەبەر شیپی ڕەشەبادای وەکو خەنجەر داد ئەهێنێ. لەو ڕۆژەوە شعری هەتیو بۆ بابەنالی ئەگەڕێ و کەس نایسێنێ. کە جێکوانووی میری بابان سارد بووە گورگی عەجەم لورەی بڕا. کە جێکوانووی میری بابان سارد بووە گورگی عەجەم لورەی بڕا. بەربینی دێوی سەڵتەنەت تەنک زەرد هەڵگەڕا. ئەو بەشی خۆی بە قەپ چڕی کلکی خۆی لێ کڵافە کرد. ئەمیان قەمچی سوورەی چاوکاو دایگرتەوە هەتاکو مرد. لەو ڕۆژەوە سوورەی چاوکاو هاتە گۆڕێ لەم وڵاتە کەشمەکێش و هات و باتە. لەو ڕۆژەوە وشەم بوو بە هەتاوتین بەستەم بوو بە شێوازی دین. لەو ڕۆژەوە شۆڕە سوارێکی قارەمان گۆچانەکەی ئەحمە پاشای کردە بە قۆڵە. دەستە و یەخە لەگەڵ سوورە چاوکاڵەکان ڕوو بەڕوو بوو. زۆر بێژەکان زۆریان ڕێسا و کەمیان پێبوو. ئەم دیویان کرد ئەو دیویان کرد هەلوو بەلوور تەکامە زەرد و سوور و شەمامە ئاوا بارە دەمکە زارە مێخیان کوتا مێخ هەڵبەزی تیکەی ڕاستیان کوردی گەزی. سوورەی چاوکاڵ شاری کرد بە موشیراوە. تۆزی ژێرپێی ئەسپی سوارەی شێخی شۆخی دا بە ئاوە. سوورەی چاوکاڵ شاری کرد بە موشیراوە.
تۆزی ژێرپێی ئەسپی سوارەی شێخی شۆخی دا بە ئاوا شێخمان وەکو شێری پێکرا و کەوتە ناوداو چاوکاڵەکان مشیرەکان تێیوروکان خستیانە بەر شاڵاوی پرس بۆچی بۆوە وەڵامی شێخ بوو بە نرکە و تەقیەوە مشکی و جامانەکەی لول کرد وەک نارنجۆک هەڵیدا بۆ سوورەی چاوکاو بوو بە هەڵۆی بێچنگ باڵ لەو ڕۆژەوە مشکی و جامانە پیرۆزە لەو ڕۆژەوە مشیرەکان نەعلەتین و پاژزەکان ڕەنگ کراون لە دەربارە تووتکەی کلک و گوێ بڕاون لەو ڕۆژەوە لەو ڕۆژەوە هەر مشیرە و لە بەردەمی داگیرکەرە دێ بە چۆکە لەو ڕۆژەوە هەر مشیرە و لە بەردەمی داگیرکەرە دێ بە چۆکە لەو ڕۆژەوە دام و دەستگا بە هیمەتی چاوکاڵەکان دەمەزەردی تەوران دەکا لەو ڕۆژەوە داخ و سەداخ کلکی تەور دار بەڕۆ و لوق و پۆپی داران دەکا ئەی شارەکەم ئەی شارەکەم بەهارەکەم لەو ڕۆژەوە منی شەیدای چاوەکانتم گۆرانیم تۆی هەڵبەستم تۆی کۆڵانێکی سامونکەران کوچەیەکی کانێسکانت سوڵتان نایدەم بە یەڵدزت کسرا نایدەم بە هەیوانت ئەی شارەکەم ئەو شارەی 200 دەرەی زامت بڕی ئەو شارەی دڵی مێژوو لە ئەیلول و حوزەیرانە بە چنگ دڕی ئەو شارەی کە دەروون ئەکرێتەوە بووکێکی زۆر خانومانی کە ناو چاوت دێنی تەیەک بوومە لەرزەیت و بورکانی ئەی شارەکەم منی شاعر خۆشم ئەوێ تۆ بۆ هەموو ئەمریاشێ من ڕۆژ بە چاوت شادەبم شەویش گیانم پەروانەتە مەتافی کەعبەی سۆزی من وا لەو گردی سەیوانەتە ئەی شارەکەم لەو ڕۆژەوەی خۆشم ئەوێ نانم هەبێ ئاوم نییە ئاوم هەبێ نانم نییە دیواری ماڵ و حاڵێکم هەتا ئێستەش بانم نییە دایکی وەتەن هاوارەکە من دوو گیانم ژانم نییە ئەی شارەکەم تۆ هەر شار نیت شای شارانی ئەی شارەکەم تۆ هەر شار نیت سەری شاری 200 ساڵە لەگەڵ ڕوولورەی ڕەشەبادا ئەجەنگیت و هەر خۆت سواری خۆت کاروان و خۆت هەواری ئەی شارەکەم تۆ هەر شار نیت شای شارانی ئاسمانیشمان لێزیز ببێ خۆت فریشتە و خۆت بارانی ئەی شارەکەم سلەیمان زۆر سپاس بۆ دکتۆر بەهات حەسیب قەرەداخی و گروپی مۆزیکی پاییز. ئازیزان ئەگەدارتان دەکەین کە دیوانی خەمینەخ باسێ توێژینەوەی ئەدەبیەوە لە کافتریای سینەما سالم پێشکەشتان دەکرێت. سپاس بۆ ئەو کاتەی کە بۆ ئێمەتان ڕەخساند و لە خزمەت ئەم دیدارەدا بوون. بەخێر بێن سەرچاوان.